سڵاو سەر چاوان زۆر بەخێر بێن ڕێزمانەیە زۆر سپاس خۆت بەخێر بێ سپاس دەکەم مەمنونین دەستخۆشتانی دەکەین لە بۆ ئەو پرۆگرامە جوانە و ئەو ئیڤێنتە جوانانەی کە ڕۆژانە کەناڵی دیمەن بە هاوبەشی ئەو کۆمپانیانە کە ئەنجامی دەداتن لێرە شانۆگەری و کۆنسێرتی لایڤ موزیک و ئەو ئیڤێنتە جوانانە دەستان خۆش بی دەستەکانی تۆش خۆش بێ زۆر سپاس ماندوو نەبی لە کێکەوە عاسفمان بۆکەی زۆر سپاس دەستەکانت خۆش بێ لەگەڵ ئەو کەش و هەوای ڕەمەزان و نەورۆز و ئیشکردنا چۆنی بە حکمەوەی ئەو ساڵەکە جەژنی نەورۆز کەتە ناو مانجی پیرۆزی ڕەمەزان جیاوازیەکی هەبوو لەگە ساڵەکانی تکە ئەو ئیڤێنتانی کە پاور و پێرار دەمان کرد ئەو ساڵەکە بە ڕەنگێکی کەمتر ئەنجاماندا بەڵام لەخوای بە زیادبی ڕەمەزانێکی زۆر خۆش وە جەژنێکی نەورۆزی جوانیشمان بەڕێ کرد الحمدلله زۆر سپاس لێت پیرۆز بێ ئینشەڵڵا هەموو ڕۆژێکتان هەرخۆشی بێ بەس ئەگەر زت کێشەکەمێک بێتەوە پێشتر باشە تۆ لە مەجالی هونەرایشەکەی شتێکی خۆشم بۆ ناگەڕێتەوە شتێکی خۆشم پێشکەش ناکەی واللهی لە مەجای هونەر ئەمە مەسەلەن ڕۆژانە زۆر بەسەرهات و شتی خۆشمان توش دەبی بۆ نمونە ئەمە لایڤ موزیکمانەیە لە عادەتەنیش لە لایڤ موزیک مەسەلەن ئەگەر کەسێک میوان بیتن دانیشت بیتن داوای گۆرانی بکە بە گارسۆنەکانی وێن دەدەرێ بە کارمەندەکانی وێن دەرمەسەن دەرێتن فیلان گۆرانی دێ بدە گۆرانی بێژەکە ڕۆژێکیش کارمەندەکە نوێ هاتبوو لە بۆ ئەو شوێنێک کە ئێمە لایڤ موزیک مالی دەکرد دوو وەرەقەی پێبوو وەرەقە گوتی چ دەخۆی بە میوانەکەی گوت میوانەکە شتەکانی نووسی هەمان کابرا گوتی زەحمەت نەبی وەرەقەتشم بدێ داوای ئەو گۆرانی لە گۆرانی بێژەی دەکەم دیار بوو داواکاری گۆرانیەکەی بردووە مەتبەخی داواکاری خواردنەکەش لە بۆ گۆرانی بێژەکەی نابوو داوای کردبوو ئەدا گۆرانی بێژەکەش گوتی مامەسەڕێ با بزانەوە برژاوبی بە خەیکەم بی گوتی کووە وەڵامش خینەوە لۆ مەتبەخش چوو بوو نووسرا بوو هەینار ئەویش وەی زانی وەی زانی داوای شەربەتی هەنار دەکە یەک شەربەتی فرێشی هەناری لە بۆ وەڵی ساحب مەطعەمدا ماوە شێفەکە دەبێ بۆ خۆی هەیناری ببوو باشە زۆر باشە با من تو پرسیارێک بکەین ئەگەر زانی دەبێتە خاوەن خەڵات زەگەر نەتزانی ئەمە نوکتەی خۆم گوت پرسیارە تۆ نازانی لەگەڵ کارمەند هاتیونیە بەڵێ پێی ئەڵێ ئیتر ئیشت لەگەڵ ناکەمەوە وعد باشە وعد پێی دەڵێ باش سبەی ئیشی لەگەڵ نەکەیتەوە دانە ئیش لەگەر دەکەمەوە بە زوای پێی دەڵێم باش باشە ئەڵێت بە کام تیپی وەرزشی دەوترێت خانمە پیرەکە ئەدی ئاسانکاری ناوێک بڵێ چار ناوم پێ بڵێ وا بزانم ئەمن ئەو ناوم بیستووە خانمە پیرەکان سترانسبۆرگە ئاسانکاری پرسیارەکەت بۆ گۆڕم بەزەگەرەوەت نەزانی ئەبێ وعدی خۆت بگەینیتە جێ باشە نوکتەم لێتان ژێراوە نوکتەی وت گۆڵکاری خولی ئەوروپا هەتاوەکو ئێستا کێیە خولی ئەوروپا کریستیانۆ ڕۆناڵدۆ نییە کریستیانۆ ڕۆناڵدۆیە چامپیۆنز لیگ ئەوە خولی ئەوروپا شار وابزانم ئەوە ئیش بە وابزانم نابێ ئیش بە وابزانم ماڵما وێرانە کریستیانۆ ڕۆناڵدۆ تەواو تەواوە نایگۆڕی نایگۆڕم دەکات چەپڵەیەکی بۆ لێدەن چەپڵە دی زانی زۆر سپاس زۆر مەمنونین دەستەکانت خۆش بێ زۆر سپاس خۆش حاڵ بووم هەدیەکەشمان بدەنێ زۆر سپاس دەستەکان خۆش دیارە هاوڕێیەکانت بەیان کڕێ بەڵام ئێمە دیاری خۆمان هەیە دیارە ڕەفیقەکانی هەدیام بۆ کردووە دوای پێمام شان دەبزانێت چییە بەڵام تۆ لە لای ئێمە تۆ لە لای ئێمە بووی بە خاوەن خەڵات بەس ئەگەر ئەزیێت نەبێ بیبینم فامیلی باربێرا تۆ دەتوانین بچی قژی خۆت لەوێ چاک بکەی یان تراشێکی جوان بکەی باشە دەمە ڕوان حەزیتە ڕوان ئەتەوە زۆر سپاس دەستان خۆش بی دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس مەمنون